ئەی سەرۆک، تۆڵێم نامەی کاکە ڕاڤیار بۆ سەرۆک بەر لەوەی لە ئاوەکانی یۆنان بخنچێت. گوێ بگرە سەرۆک، تۆ هات کرد چەندین وڵات لە دایکم دوور بکەومەوە. سەرۆک، تۆ قەت بیری دایکت کردووە؟ تۆ بیری فاسۆلیا و برنجی دەستی دایکت کردووە؟ سەرۆک، من تامی خواردنی شاهانەی شاری غیوسم کردووە، بەڵام هیچ تامی ماست و چاکەی بەیانیانی دەستی دایکمی نایە کە بەیانیان بەو پەڕی ئومێدەوە خەبەری ئەکردمەوە. سەرۆک، گرانترین ئەتری غیوسم کڕیوە، هەر بۆنی دایکم خۆشترە. لە ڕاقیترین شوێنی غیوس چام خواردۆتەوە، کەچی تامی ئەو چای دایکمی نادا کە دەیوێت بیکە بە دەردت، بیکە بە دەردت. بڕوا ناکەم تۆ قەت دایکت بەیانیان پێی وتبێتی هەستە خوێڕی، ئەوە گەورەترین وشەی دنیایە. تۆ قەت دایکت مەکسیەکەی بۆ دڕاندویت بۆ دەستە سڕی مەکتەب، بڕوا ناکەم. سەرۆک، پیتزای خیوسم خواردووە، کەچی ساوەرە سوورەکەی دایکم خۆشترین بوو. تۆ قەت دایکت بە کەوچک داخی کردویت، من داخ کراوم. با پێت بڵێم ئەوە گەورەترین خۆشیە، نەک ئازار. دڵنیام تۆ هەمان لێیەکەیت هەمومان دایکمان بەجێبێڵێ. سەرۆک، تۆ هەمان لێیەکەیت هەمومان دایکمان